سعابی دوو خێزانیات پێنج منداڵی هەیە من خێزانێکی عامیلەیە سەرتا بۆ خۆتان خۆش بن ئینشاڵڵا دوانە خۆشتان بێ ڕووداوەکە چۆن ڕوویدایەوە بڵێم سەرت ئاگاداری کاتی ڕووداوەکە بوو والله من بۆ خۆم نەچوو بووم بۆم نەکرا بچم بەڵام براکەم گوتی دەچم ئەمیش لە ماڵێ بووم زۆر نەس تەلەفۆنیان کرد گوتیان براکەت بریندارە کە چوین لە عافیز نەما بوو بەڕیان کردبوو لە سۆران لێن دەرچە گەیشتنی جێ تاو بوو شەیدیان کردبوو زۆر بەنامەردیشان شەید کردبوو بەڕاستی ینی کابرا نەچە چ پێبی نەی چ پێبی بەچتە قەیلەکەی داوای مافەشی سەرەتایی بکات ینی بەڕاستی کارە ساتە لە وڵاتەی ئەو جاو کابرایە سعابی دوو خێزانیات پێنج منداڵی هەیە من خێزانێکی عامیلەیە لە هەمان کاتدا بخۆی پۆلیسی بەرگریە هاتوو کابرا بخۆ پیاوی قانونە خۆ تۆی تەقەیلی بکەی کابرا خۆی هیچ مخالفەی نەکرێت بۆ تەقەیلەکەی وەکو کە سوکاری ئەو هەڵوێستان چیە وە قسەتان چیە هەڵوێست عەشیرەتی باڵەکە ئەمە بە عەشیرەتی باڵەکمان سپاردی عەشیرەتی باڵەک بڕیارەکدا ئەمە واکەین بەتاچی لەگە حکوومەتیش بەدەم داواکاری کامان نۆنێت هەڵوێستی زۆر جدیمانە بیت تاوەکو ئێستا هیچ لایەنێکی فەرمی تا ئێستا نهاتیە ئێستا قرارە مەسول پاشدەمەشکە مەسول لەق بێگان کەس نهاتیە پیاوی حکوومەتی کەس کە نهاتیە